بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبينا محمد المصطفى وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه بینەرانی ئازیز مسلمانانی خۆشەویست سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ لە ئەڵقەیەکی تری زنجیرە بابەتەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. لەم ئەڵقەیەدا پەیامی ئەم ئەڵقەیە بریتە لە بایەخ و گرنگی بە هەست و شعوری خەڵک بدە لەگەڵ خۆشحاڵیان خۆشحاڵ بە. بێگومان هەمومان ئەزانین خەڵکی بەگشتی حەز ئەکەن کەوا هەز بکەن کە قیمەت و بەها و نرخیان هەیە لەلایەن خەڵکی ترەوە. خەڵکی تر باس لە قیمەت و بەها و نرخیان بکەن و ڕێز و حرمەتیان بۆ دابنێن. بۆیە بینین هەندێک جار هەر خۆیان هەندێک لە خەڵکی و کەسایەتیەکان جۆرێ لە هەڵس و کەوت ئەنجام ئەدەن تەنها بۆ ئەوەیە ئەگە دیراسەی بکرێ کە سەرنجی بەرامبەر یان سەرنجی دەوروبەری خۆی ڕابکێشێ بۆ لای خۆیانە. بۆ نمونە گەر پیاوێک بگەڕێتەوە ماڵەوە لە سەرکاری خۆی کە زۆر ماندوو شەکەتە، کاتێ ئەچێتە نێو هۆڵی ژوورەکە و ماڵەکەی خۆیە خاوەنی 4 منداڵە بۆ نمونە، هەر 4 منداڵەکەیە بینێ هەر یەکەیان سەرقاڵە بە ئیشێکەوە. بۆ نمونە گەورەکەیان خەریکی سەیرکردنی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە، ئەوەی دووەمیان خواردنێکی لە پێشیە خەریکی و سەرگەرمی خواردنی خواردنەکەیە، سێمیان جۆرێ لە یاری لە بەردەستە یاری بە یاریەکانی خۆیەکە، چوارەمیان پێنووس و دەفتەرێکی لە بەردەستە شتێکی تێدا نووسێتەوە، سەرگەرمی نووسینەوەی شتێکە. ئەو باوکە بەڕێزە دوای ماندووبوونی ڕۆژێکی تەواو شەکەتیەکی زۆر بە دەنگێکی نیمچە بەرز ئەڵێ ئەسەلام عەلەیکوم، سڵاوی خواتان لێبێ. هیچ کامێک لە 4 منداڵەکەی ئاوڕی بۆ لا نادەنەوە، هەر ئاگایشان لێ نییە. ئەوەیان سەرگەرمی بەرنامەکەی خۆیەتی و ئەوی تریان سەرقاڵی یاریکردنە بە یاریەکانی و سێیەمیان خەریکی خواردنەکەی خۆیەتی، تەنها 4ەمیان نەبێ. 4ەمیان کە گوێبیستی دەنگی باوکیە بێ هەر بە خێرایی هەڵ ئەسێتەوە ئاوڕێک ئەداتەوە بۆ لای باوکی بەرەو پیری ئاچێت. بەرەو پیری ئەچێت دەفتەری خۆی دانێ بە خێرهاتنەوەیەکی گەرمی باوکی ئەکا و دەستی ماچ ئەکا، پاشان ئەگەڕێتەوە سەرکاری خۆی و بەردەوامە بێ لە نووسینی خۆی. لێرەوە ئەپرسین ئایا لای ئەو باوکە بەڕێزە کامە لەو 4 منداڵە خۆشەویستترە؟ بێگومان هەمومان ئەڵێن 4ەمیان خۆشەویستترین منداڵێکە بەلای ئەو باوکەوە. بۆ؟ لەبەر ئەوەی ناکەوە لە هەمویان جوانترە شۆخترە، نا لەبەر ئەوەی ناکە لە هەمویان زیرەکترە، نەخێر، بەڵکو بەهۆی ئەوەی کەوە توانی ڕێز لە هەست و شعوری باوکی بگرێ، بایەخ بە هەستەکانی باوکی بدە. وای نیشاندە کە باوک لە لای ئەو زۆر خۆشەویستە، جێگەی ڕێزە، هەر کاتێ باو کاتە ماڵەوە ئەبێ ئەو دەستبەرداری کاری خۆی بێ بەرەو پیری باو بچێ، خۆشەویستی و ڕێز و حرمەتی بۆ دەربڕێ. بێگومان لێرەوە خۆشەویستی باوک سەرچاوە ئەکرێ زیاتر لە ناخیەوە بەرامبەر ئەو جۆرە منداڵە. بێگومان ئەوە بۆ باوک و ڕۆڵەیەک جاگەرە و نمونە بگشتێنین بۆ خەڵکی تریش هەروایە. لە نێو کۆمەڵگا کامە کەسێک زیاتر بایەخت پێدا ڕێز لە شعور و هەست ئەگرێ، ڕێز و تەقدیرت بۆ دائەنێ، بەلاتەوە خۆشەویسترە لە خەڵکانی تر. بۆیە ئازیزمان صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا
سەلامی خوای لەسەر بێ زۆر کاری لەسەر ئەوە کردووە هەوڵی داوە هەمیشە ڕێزی لە شعور و هەستی ئەوانی تراگرت هەر کەسێک کە ئەچووە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتی ئەگەیشت کە ئەو ڕێزدارترین کەسێکە کەسێک قسەی بۆ پێغەمبەری خوا کرد پرسێک بابەتێک هەبوو لەگەڵ پێغەمبەری خوا توێژی ئەکرد واتی ئەگەیشت ئەو قەزیە و بابەتە و پرسەیوی لای پێغەمبەری خوا زۆر بایەقدار و گرنگە پێغەمبەری خوا زۆر بە جوانی گوێ بۆ گرت و بایەخی پێ ئەدا وەوای نیشانەدا هەموو خەمی ئەو هەموو خەمی ئەوە خەمەکانی ئەو خەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بۆیە هاوڵانیشی وا پەروەردە کرد طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا لەگەڵ کەعبی کوڕی مالیکە ئەو واقعەمان بە شێوازێکی کردەیی بۆ باس ئەکەن لە هاوڵانی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کاتێک کە کەعبی کوڕی مالیک لە غەزوەی تەبوک لەگەڵ چەند هاوڵێکی دواکەوت پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ فەرمانیدا بە هاوڵانی کەوا کەعب ئەبێ سزا بدرێ لەسەرەوە هاوڵانی واتە جۆرێک لە سزای لەسەر دانان ئەویش بریتی بلەوە نابێ تێکەڵیەی بکەن و گفتوگۆی لەگەڵ بکەن کە هاوڵەکانیشی دوو هاوڵی تر بوون کە بریتیم لە هیلالی کوڕی ئومەیە و مڕارەی کوڕی ڕەبیع چووکاوانیش دەرنەچوو بوون لە غەزوەی تەبوک بەبێ ئەوەی کەوا عوزرێکی معقول و مەقبولیان هەبێتن ئەو دابڕانە ئەو خۆلێ ڕاگرتنە ماوەی 50 ڕۆژی خەیان تا ئاسێک هات کە زۆر دڵیان تۆم بوو ئەو زەوی فراوانی خوایە لە بەر چاویان زۆر بەرتەسک بوویەوە لە شەوی 50هەمینە ئاەتی قبولبوونی تەوبەی ئەوانە بۆ پێغەمبەری خوا لە سەیەکی شەوەدا بەزی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ لەو شەوە لە ماڵی سەلەمە بوو ئاەتەکانی خوێندەوە سەلەمە خوای لێ ڕازی بێ دایکی ئیمانداران فەرمووی ئەی پێغەمبەری خوا یا نەبی الله لا نبەشیڕە کەعبە بنی مالیک ئایا موژدەی قبولبوونی تەوبەکە نەدەین بە کەعبی کوڕی مالیک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو ئەگەر وا بکەین بێگومان خەڵک لە خەوتان دەکات بەڵام پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کە نوێژی بەیانی هات بابەتی قبولبوونی تەوبەکەی ڕاگەاند جاردا لە نێو هاوڵانی خوا لێیان ڕازی خەڵکی ڕوویان کردە ماڵیان هەر کەسەی چەند هاوڵێک دۆستی خۆشەویستی نزیکێک کە موژدەکەیان پێ بگێنێ کەعب ئەڵێ ئەمن ئەو کاتە لە سەرسەربانی ماڵەکەی خۆم یەک لە ماڵ و ژوورەکانی خۆم خەریکی نوێژ و عیبادەت بووم من کاتێک دانیشتم زیکری خوامە کرد دڵم زۆر توندە ئەوە بوو گرنگترین شت بەلای من لەو قۆناغە بریتی بوو لەوەی کەوە جارێکی تر خوای پەروەردگار دەرفەتم پێ بدات و لە پشتی پێغەمبەری خوا لە مزگەوت نوێژێک ئەنجام بدەم و لە خزمەت پێغەمبەری خوا بم سەلامی خوا لەسەر بێ زۆر لەوە ئاترسام بەو حاڵەوە بمرم کەچی جارێکی تر شاد نەمەوە بە نوێژی جەماعەت و لە خزمەت پێغەمبەری خوا نوێژ بکەم ئەم خەریکی ئەو بیرکردنەوانە و زیکری خوا بووم کاتێک بە دەنگێکی بەرز لەسەر چاوە کەسێک بەو پەڕی دەنگیەوە هاواری دەکریا کەعبە بنی مالک ئەی کەعبی کوڕی مالک ها بشیر موژدەت لێ بێ دەڵێ هەر یەکسەر کەوتمە سجدەی شوکر بۆ خوای پەروەردگار زانیم خەبەرێکی خۆش هات و خوای گەورە دەروی خێری لێ کردومەتەوە لەولاوە کەسێکی تر بە وڵاخەکە و ئەسپەکەی خۆی بەرەو پیرمە ئاهات هاواری ئەکرد موژدەت لێ بێ بەڵام هێشتا ئەوەی کە لەسەر چیا بە پێ ڕۆ دەهات زۆر خێراتر بوو کاتی هات موژدەیان پێدام منیش لە خۆشیان دوو دەستە جلکم هەبوو هەر یەکەی جلکێکم پۆشاکێکم بەوان بەخشی وەکو دیاری و موژدانە دواتر ئەڵێ منیش چووم بۆ مزگەوت بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا چوومە مزگەوت کاتکە بینیم پێغەمبەری خوا لە نێو هاوڵان دانیشتووە ئەڵێ کە کاتێک منیان بینی والله ما قام منهم إلي إلا طلحة بن عبيد الله كمن يابيني سوين بخوا كز بوم هل نسا برو بيرم بيت تنها طلحي كري عبيد الله نبيت قام فاعتقتني وهنأني هسا يوا باوشي بيا كردم وبيروز باي لي كردم
ثم رجع إلى مجلسه دواتر قرايا وبشويني خوي فوالله ما أنساها لطلحة سيم بخوا أو موقفها الوسي طلحة حتى لجان ما هم لبيناكم أو قصة وشيرو كمان بو باسكرت طلحة خوالي رازي به كاتك كعب أبينه برو بيري هلسه لباوشي أقريو بيروز بايله محبته خوشويستي ضلي كعبة برو طلحة قشاء كاتن زيادة بيتن تاوي لدواي مردني طلحش أفرمي باسي الردا وكاكا وكان صالك دواي وفاتي عليه فوالله لا أنساها لطلحة سم بخوا وموقفه هلوسي جواميراني طلحة قتل بيرناكم سيك دواي مردني شي أو هلوسي كبايخي بيداوا هەری گرنگی لەسەر دڵی ئەو ماوەتەوە بەڕێزانم کەواتە با گرنگی و بایەخ بدەین بە هەست و شعوری ئەوانی تر با بەشدار بین لە خۆشیەکان لەگەڵیانە بۆ نمونە نمونەیەکی تر باسەکەین گەر قوتابیەک گەڕایەوە لە ئەزمونەکان و تاقیکردنەوەکەیە لە نێو موبایلەکەی خۆی زەنگی لێدا زەنگی ڕیسالە و نامەیەک کە کاتێک ڕیسالە و نامە و مەسەجەکە ئەکاتەوە پێ ئەڵێ نامەکەی بۆ نووسراوە پێ ئەڵێ موژدەم پێ بدە سەبارەت بە تاقیکردنەوە و ئیمتیحانەکەت وەڵڵاهی من دڵم لە لای تۆیە دوعای خێرم بۆ کردووی سەرکەوتووبی پێم بڵێ چۆنت جواب دایەوە هاوڕێکەت ئیبراهیم ئایا تۆ کاتێک ئەو ڕیسالە و مەسەجە لە هاوڕێکەت ئیبراهیم بۆ نمونە ئەخوێنیتەوە خۆشەویستیت بۆ ئیبراهیم زیاد نابێ ئەگەر باوکت لە نەخۆشخانەیەکە نەخۆش کەوت بێ کەسێک چەند ئازیزێک تەلەفۆنت بۆ بکات لە ئەحواڵی باوکت بپرسێ و ئامادەیی دەربڕن کەوا هەر پێویستیەکت هەیە لە خزمەتدان ئایا تۆ لە ناختەوە خۆشەویستیت بۆ ئەو جۆرە کەسانە زیاد نابێ کاتێک خەڵکت خۆشەوێ پێیان بڵێ کە خۆشت ئەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمی إذا أحب أحدكم أخاه فليعلمه أنه يحبه ئەگەر یەکێک لێوە برایەک دەستە خوشکێکی خۆشویست پێی بڵێ کە خۆشی ئەوێ بێگومان ئەوە ڕەوشتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئینسان کەسێکی خۆشویست پێی بڵێ کە خۆشی ئەوێت دراوسەیەکت خۆشەوێ پێی بڵێ خۆشەویستیت بۆ دەربڕێ برایەک دۆستێک نزیکێک هاوڕێ و هاودەمێک کە بەلاتەوە کەسێکی بەنرخە پێی بڵێ کە خۆشەوێ خۆشەویستی خۆتی بۆ دەربڕە بە هەر شێوەیە بێ لە شێوەکانە بەڕێزانم بانخوازێک ئەگێڕێتەوە ئەڵێ جارێکیان چوومە عومرە لە کاتی تەوافکردن بە دەوری بەیتە و سەعیکردنە دوعای زۆرم کرد بۆ هەموو موسڵمانان کە خوای گەورە بیان پارێزێ گرفتەکانیان بۆ چارەسەرکە ئاوڕی خێریان لێ بدە خوا لێیان خۆش بێ گوتم خوایە لێم خۆش بە لە دۆستانم خۆش بە لە هاوڕێ و هاودەم و نزیکانم خۆش بە جا پاشان کە چوومەوە هوتێلەکە نامەیەکم نووسی بۆ هەموو هاوڕێ و هاودەمەکانی خۆم ئەوەی کە لە نێو موبایلەکەم ژمارەکەیان لە لای من وجودی هەبوو ئەو نامەیەم تەعمیم کرد گشتان بۆ هەمووانم نارد کە دوعای خێرم بۆ کردوون ئینشاء الله خوا دوعای خێرمان لێ قبوڵ ئەکا ئەو دوعانە چاکانم بۆ ئێوە هەمووتان کردووە دەڵێ کە کاتێک گەیشتمەوە هوتێل هەر نامە لەسەر نامە تەلەفۆن لەسەر تەلەفۆنم بۆ ئەکرا یەکت بۆی پێی دەگوتم والله إني أبكى وأنا أقرأ رسالتي سوێن بەخوا کاتێک نامەکەی تۆ مەخوێندەوە من دەستم کرد بۆ بەگریان زۆر سپاس دەکەم کە تۆ منت لەبیر بۆ لەو کاتە دوعای خێرت بۆ من کردووە یەکی تر دەیگوت مامۆستا والله نازانم چاکەی تۆ چۆن بدەمەوە تۆ لەو کاتە پیرۆز و شوێنە پیرۆزە منت لەبیر و لە یاد بۆ و لەبیرت نەکردوم هیچ کاتە و چاکەی تۆ لەبیر ناکەم یەکی تر دەیگوت مامۆستا من داواکارم خوا ئەو نزا و دوعایانەی تۆ قبوڵ بکە ئەخر خۆ من خۆشم نایزانم ئەو دوعایانە بۆ خۆم بکەم
تۆ لەو کاتە پیرۆز و شوێنە پیرۆزە منت لەبیر بووە و لەبیر نەکردووە خوا ئەجر و پاداشت بداتەوە هیچ کات مەوقیفەکە لەبیر ناکەم بەڵێ ئەوە خۆشەویستی خستە ناو دڵی چەندان کەس هیواداریم هەموو لایەکمان وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵان ئابەو شێوازە و ئەو پەیامان نەمەن هەبێ بۆ دۆستانمان بۆی خۆشەویستی و تەبایی لە نێومانە زیاد بێ و گەشە بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته